تووشی گێژاوێکە بێت لە دنیا لە قیامەتە غەرامەیەدا. زۆربەی عالەمی بەناو ئیسلامی تووشی ئەم جەهلە بووە. هەمومان شێت نین کە بکەینە قسە بۆ باسی مەسلحەتی خۆمان. وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال. تقلب شاغل لأدين بو مصلحتي خوان شيد نين جاهل نين بلام لشتك كقرار عقاما لخوان كن بجاهل. آلوا إنسان مختار هر ببوني أوي توبتواني دور رقل ليك جابك ايتوا هر ببوي توبتواني دو احتمال ببيني تو مختاري. إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا وهديناه النجدين. هردو كانان بيشان ناوى ايتربا أرزي خويتي إما شاكر وإما كفور. أما نقطيك كاش أولا بإنسان مسلمان عقداري أو بيت خواي قورا وستي إرادي جاية للراسبوني. وستي خوا معنى راسبوني خوا نية. وستي خوا ياتشي وستي خوا واتا خواي قورا دو احتمالي داوة بتو تواناي اختيار كردني داوة بتو أو معنى وستي خوايا لبشيكا كمحاسبة يكري بشي دوهمي وستي خوا لشتكايا كتو محاسبة نية. بو نمونا شو روش بهار پاییز هاوین زستان ئەم شتانە لە بوونەوەرا ڕوەدا ئەمە بەشێکی ویستی خوایە چونکە تۆ محاسبە ناکەی لە قیامەتە. ئەو بەشێک کە تۆ ئەتوانی جای بکەیتەوە محاسبە ئەکرێی. ئیرادەی خوا لەگەڵ ڕازیبوونی خوا ئالێرا جیاوازە. لەو بەشەی کە خوای گەورەی ئیرادەی داوە بە تۆ دوو ڕێگا ببینی ئیرادەی داوە بە تۆ توانای اختیار هەبێ لە دوو احتیمال لەبێ ڕازیبوونی خوایەتەکایەوە خوا ڕازیە چاکەکەیان اختیارکەی و ڕازی نییە خراپەکەیان اختیارکەی. لەبەرەوەی ڕازیبوونی خوا و ئیرادەی خوا تێکەڵ نەکەی. خوا ویستی وا بوو خوا ڕازی بوو حەشا بێ ولا يرضى لعباده الكفر ومن أظلم ممن افترى على الله كذبا. إنسان بترسي برواية تبكي كاتك غلطيك كي كلا إهمالي تربية بو كرد كلا أنجامي دسية كشتنية تاوانية جريمة اشتيك بودا لخود بترسي قبلي ويسي خوابو لخود بترسي قبلي رازموني خوابو نا إنسان باخوي ندالك جيلي كما دام توانا من هي دو شيء ببينين دو احتمال ببينين أو ويستو إرادة خوا دورينية بلام خوا قطعكش نية بسرتوا. ولو يؤاخذ الله الناس بما كسبوا ما ترك على ظهرها من دابة. مجال داخوا بو إلى الرجل قيامتها كس عزري لله إخوا نمينت. نقطة كشك زور مهمة بلا بيرمان بيت ئەم ژیانە کە خوای گەورە دروستی کردووە بۆ ئێمە لەو بەشەی کە لە ژێر دەسەڵاتی ئێمەیە و خاوەنی ئیرادەین و توانین اختیار بکەین عالەمی ئەسبابە خوای گەورە دایناوە. خوا بە موعجیزەیشی تیا ناکات. ئەگەر من کینوم بێ بگەمە ڕادەی خنکان ئەگەر خۆم دەست نەبم ئاوێ بخۆم خوا مستەحیلە پەرداخی ئاوم بۆ نانێرێت مەگەر لە شوێنەکە هەموو وەسایل قطع ببێت. ئەو وەختە خوا بە موعجیزەیەتەکایەوە لە ئیشەکانیا و موعجیزەی خواشە بێت دوو شتی تیادا بنیت. یەک نابێتە بەرنامە موعجیزەی خوا نابێتە بیر و باوەڕ نابێتە مەبدە نابێتە قانون نابێتە یاسا. ئەمە یەکەم. دوو محاسبەی کەسی لەسەر ناکرێ محاسبەی کەسی لەسەر ناکرێ. نمونە ئەگەر کەسێک حەزرەتی ئیبراهیم کەوتە ناو ئاگرەوە هەموو وەسایلێک لە دەستی ئیبراهیمە نامێنێت موعجیزە دابەزێ ئاگر قووەتی سوتاندنی لێ تیانەمێنێت. بەڵام ئایا بێتە بەرنامە هەموو جارێمە خۆمان هەڵێنێ ناو ئاگر نا وەخوای گەورەش وای داناوە نەبووەتە بەرنامە بۆ کەس و کەسیش پاداشی لەسەرەوە ئیبراهیم لەسەرەوە پاداشی نادرێتەوە کە لە ناو ئاگرەکانە سوتای چونکو شتێکە خارجی قودرەتی ئیبراهیم خارجی قدرت. لەبەرەوە بێت لەبیرمان نەچێ ئەم دنیایە تیاژین خوای گەورە عالەمی ئەسبابی داناوە و تۆ لە ڕۆژی قیامەتە لەسەر ئەم ئەسبابە معامەلەیەکرێت و محاسبەیەکرێت نەک لەسەر نەتیجە. دا یەک نمونەی بەسیط بهێنینەوە. ئەوە کەسێک خەریکە لە ئاوێکە ئەخنی کرد
خەریکە لە قەراغی ئاوێکایت کەسێ خەریکە ئاخنکیێڵە غیرەت بێرە بەر خۆت ڕزگاریکە دارێکە گرم بەدەستەوە و ئەیبەم بۆ نزیکی ئەو تا ئەو لەحزەیە و دەستی بگاتە دارەکە و دەستی نەگا ئەوە ئەسبابە من وەریەگرم ئەگەر ئەو توانی دارەکە بگرێت و بێتە دەرەوە باشە نەجاتی بۆ ئەگەر خنکا خەتای من نییە هەتا ئەو دەقەیەی تۆ ئەسبابەکانی لەدەسایە مەطلوبە لێت داوا ئەکرێ لێت ئەسبابەکان وەربگری دوایەوە نەتیجە چییە چی نییە بەدەست تۆ نییە ئیمام شافعی بەڕەحمەت بێ فەرمێیە خوای گەورە چی لە تۆ ئەوێ بیکەی نەک چی بۆ تۆ ئەوێ خوای گەورە ئەوێ بۆ من چی لە من ئەوێ بیکەم چاک بکەم خراپ نەکەم نەتیجە نازانم نمونەیەکی کەشمان هەر جاری پێشوو باس کرد با جارێکی کەی عادەیکەمە بۆتان ئەحداسی ئەنفال و کیمایی بەسەرمانە هات قەزا و قەدەر و حاشایە قەزا و قەدەر نەبوو لەسەر چەند خاڵێک کە باسیەکەن یەکەم کەسمان غێبە زانین ئەوە منیسە قەرارم ناوە ئەمە هەڵگرم و بیخەمە خوارەوە بیشکێنم هەتا ئەو دەقەیەی لە دەستی منایە پێشەوەی لە دەستم بەر ببێت هەتا ئەو دەقەیە من عالەمی ئەسبابم گرتووە هەتا ئەو دەقەیە من محاسەبە ئەکرم بەڵام کە لە دەستی من بەر بوو کەوتە خوارەوە لەژێر دەستی منە نامێنێ خوا محاسەبەی شکاندنەکەی لەسەر من ناکە بەڵام محاسەبەی خستنە خوارەوەکەی لەسەر من ناکە بۆ خستە خوارەوە دلیلمان چونکە ئەگەر ئاوا بیگرم و بەبێ ئەوەی دەسەڵاتی میکابێ خۆی بکەوێت باوەڕ ناکەم کەس لۆمە بکە نمونەیەکی کەش ئەوە من لێوان ڕاوەستاوم مناڵێک ڕاکە ئاگای لە خۆینێ ئاب بە تەمەمەوەم خات نەخۆشەکەەوە مەکەم بە خەستەخانەوە هیچ گلەی لەو مناڵە ناکەم بەڵام ئەوە وەستاوم تۆ هەلە یەک لە نزیکەوە فویەکەکەی ئەم خەی ئەیکەم بەشەر لەگەڵتە چونکە لە یەکەمە خارجی کۆنتڕۆڵی خۆتە بەڵام لە دووهەمە ئەسبابەکەت وەرگرت ئەمەش خوای گەورە تا ئەو دەقەیەی محاسەبەتەکە کە لە دەست بەربوویەوە لە دوای لە دەست بەربوونەوە لە ژێر دەستی تۆ نامێنێ ئەکەوێتە ژێر کۆنتڕۆڵی کۆمەڵی قەوانینی کەونی کۆمەڵە سونەنی کەونی کە خوا دایناوە و بە کەسیش ناگۆڕێ و هەر کاتە بگۆڕێ موعجیزەیە و نابێ بە بڕیار و قەرار و مەبدە و قانون بۆ هیچ کەسێک ئەوە وتمان بەسەرماناوە کیمیایی ئەنفال جوندیەک ئاوا قەرارە پیرەژنێکی بەسەزمان بکوژی هە چۆن کوشتیان ئەو کاتێک کە جوندیەکە پەنجەی لەسەر تفەنگەکەیە و خەریکە بیتەقێنێ تا ئەو دەقەیە ئەو جوندیە نازانێ ئەو ژنە ئەکوژرێ یان نا ئەو بڕیارە نەیکوژێت بەڵام دوایەوە ئەگەر فیشەکەکەی تەقان فیشەک دەرچوو نەیا لە پیرەژن لە یاو برینداری کرد نەیکوشت ئەو جوندیە هەر قاتیلە چونکە لەگەڵ دەرچوونی فیشەکەکە تا ئەگاتە لای پیرەژنەکە لەژێر کۆنتڕۆڵی تۆ نامێنێ لە خارجی عالەمی قودرەتی توایە لە عالەمێکایە خوای گەورە قەوانینی تەسخیری قەوانینی ئیجباری تیاداناوە بۆ کەس نایگۆڕێ ئەوە کە ئەمرێیان نا ئەوە مەسەلەیەکی کەیە لەبەرەوە زۆر تەبیعیە ئینسان کەسی نەکوشت بێ و قاتڵ بێ بە دەها کەس چونکە نیەتی هەبووە ئیشەکەی کردووە بەڵام کە نەکوژراوە ئەجەلی نەهاتووە لەبەرەوە ئەگەر بڵێم ڕژێمی بەعەس لە ڕۆژی قیامەت بەخۆی و هەموو کلکەکانیشەوە لە کورد و لە عەرەب قاتڵن بەرامبەر بە هەموو میلەتی کورد مەڵێ درۆکەی چونکە لە نێتیانە بۆ هەموو میلەتی کورد قاتڵ بێ ئەو کەسەی ئامادە بوو ماڵی کەسێ بدزێت و محاولەی کردی هەموو خەڵک بدزێت بەڵام بۆی نەدزرا دزە لە هەموو خەڵک چونکە نیەتی هەبووە خوای گەورە مەجالێکی نەداوە لە شتێکە لەژێر کۆنتڕۆڵی ئەوانیە بۆیە بۆی نەکراوە ئەبێ ئاوا جێی بکەینەوە تاکوێ تۆ حدودی ئیشت حدودی ئیرادەت هەیە تا ئەوێ محاسەبەیە کڕی نەتیجە تۆ محاسەبە ناکەی بۆ نەوکوشت هەر بکوشی بانەش کوژرابێت هەر بکوشی بانەش کوژرابێت بەڵام ئەگەر ئاگاد لە خۆت نییە فیشەکێ بە تەیرێکەوانی لەولاوە کەسێکە کوژێ بکوشنیت چونکە نیەتی بۆ تەیرە بوو نیەتی بۆ کەسە نەبوو ئەمە لە قانونی عورفی دنیای شەوایە بەڵام ئێمە خۆمان جێرەکەین خۆمان ئیهمالین خۆمان ئامادەنین بەرەو چاکە بڕۆین غەڵەتەکەین ئەڵێن قەزا و قەدەر بە زۆر کوڕە ژنە هێنی بۆ کوڕ بە زۆر کچە دەی بەشوو ماڵی خەڵکە خۆی دوای لەسەر دەبێتە بەڵام وەڵا قەزا و قەدەر و حاشایە قەزا و قەدەر نییە حاشایە ئیهمالیە جەهالەتە نەزانینە خوا بە زاڵم دەرکردنە
فنا بخوا ومن أظلم ممن افترى على الله كذب